سپاس بۆ ئەم دەرفەتە کە بۆمان ڕەخساوە تا گفتوگۆیەکی زانستیانە لەسەر کەرتی ئابووری بەگشتی و کەرتی کشتتوکاڵ بە تایبەتی بکەین. لە ڕاستیدا سیاسەت واتە کۆکردنەوەی کۆمەڵێک داتا و زانیاری و دواتر پراکتیکەکردنی و بەرەو پێشبردننی بۆ ئەو ئامانجەی کە ئەتوو لە خەیاڵتدایە. ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان بەگشتی لە خلالی ئەم ساڵانەی دوای 2004دا کۆمەڵێک مەشاکلی ئابووریمان هاتنە پێش. ئەو مەشاکلە ئابووریانە لەسەر یەک کەڵاکە بوون کە کەڵاکەش بوو دەبێت و کۆمەڵێک زانیاری پەیدا بکەیت کە نقاتی زۆف و قووەتی خۆت بزانی کە نقاتەکانت دەکوێدانە و دوچی ئینا زانستیانەوە چی ئەوەی کە وەچەوەی وایە کە تو خۆت بە هێواشی بکوژی. بۆیە دەبێت ئەو بەرەو پێشچوونەی کە توش هەتا زۆر بە سیستەماتیکەوە بیتن بە لەسەر داتا و زانیاری بیتن. ئەگەر من کۆمەڵێک داتام حازر کردم بۆ ئەوەی کە هەرچەن کە من شێوازێکی دیکەم دەویست پەیدا بکەم، بەڵام وەکو سوئال ئەگەر سوئال جوابی سوئالەکەی توم دابیتەوە کە لە کوردستان کۆمەڵێک شتمان هەیە، کۆمەڵێک بەرهەمان هەیە کە جیاوازن لەگەڵ هەموو شوێنێکی دیکە. ئێمە سەبارەت بە بەرهەمی هێرکە لە هەرێمی کوردستان نزیکەی 300% خۆمان هەیە، 3% کوردستانمان هەیە. سەبارەت بەگەنم 211% دەسا ڕەنگە دکتۆر ڕزگار بڵێ 211% کەلیمەیەکی زانستی نییە، بەڵام باڵێن 2% خۆمان هەیە. سەبارەت بە جۆ، سەبارەت بە مریشێک هەرێمی کوردستان توانیویەتی خبرەیەکی ئەکجار باش لە بەرهەمهێنانی مریش پەیدا بکات. وا لەم دەبەرە خبرەیەکی باش لەسەر بەرهەمهێنانی گوێز پەیدا بووە، تەماتە، پەتاتە، چەوەندەر، هەنجیر، لوبیا، زەیت، شفتی و ئیلە ئاخری کە ئێمە دەبێت ئەم زانیاریانە بزانین کە لە چی باشین، اینجا بەرەو چی بچین. مەشاکلەکانیش دیار بکەین وەکو سوات ئەنەلایزز، اینجا لە خۆتۆی داهاتوو سیاسەتەکانمان پەیڕەو بکەین کە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان مەشاکلەکانمان لە بەردەمی ڕای دیارە و یەکسەر ناچینە سەر ئەو فکرەیە کە ئەوەندە پارەی بۆ ئەوەندە شتەی سەرفکە، بەڵکو کۆمەڵێک مەشاکل حەد دەکردرێتن بەبێەوەی کە پارەی بۆ سەرف بکردرێتن، سیستەم بە سیستەم بکردرێت. لەوانە لاوازی خزمەتگوزاری لۆجیستیکی بە بازارکردنی گواستنەوە و کۆکردنەوەی بەرهەمەکانە بە پیرۆچوونی یان ئەم خەزنەکردن کە لە دەبەری شارە زوور هەر ساڵ بۆ پێرار بوو ئەو هەموو تەماتانە ئەنووساتێک کە هاتنە بەرهەم کە پێویست بوو کە کۆگا بکردن. ئەم کۆگاکردانە دەبیایمە هەستین کە دووبارە چاکردنەوەی کۆگا جۆرا جۆرەکان بکەین بە سێبەردار و داپۆشرا و ئەوانەی کە ساردکەرن سایلۆنەوە ئیلە ئاخری. ئەگەر لە عەبدوڕەزاق وەکو مستەشارێک پرسیار پێی جیاوازە لەگەڵ عەبدوڕەزاق وەکو ئابووری ناسێک کە من وەکو ئابووری ناسێک جواب بدەدەمەوە کە ڕەنگە ئەم برادرانی ئابووری ناس لەو بابەتەوە لێم تێ بگەن. مەرج نییە هەموو کەس یعنی لە هەموو شوێنێک هەموو بەرهەمێک هەبیتن، مەرج نییە ئەمە مۆزمان هەبیتن، مەرج نییە ئەمە با بڵێن بەرهەمێکمان هەبیتن کە لە وڵاتی بەرهەم ناهێنێت. ئەمە کێشەیەکی زۆر ڕئیسی ئێمەیە. ئێمە باشترین عەردی پەتاتەمان هەیە کە زانیمان لە پەتاتە باشین دەبێت لە پەتاتە بەرهەم بێنین. لەم سنوورە
کە تەماتەی باشمان هەیە، کە هەناری باشمان هەیە، گوێزی باشمان هەیە، دەبێت حکوومەت هانی ئەم سێ جۆرە بداتن. ئەگەر عەبدوڕەزاق خواردنێکی بۆ نمونە پرتەقاڵ لەم سنوورە بەرهەم بێنیتن، دەبێت حکوومەت ڕێگر بیتن، یان ئەگەر ڕێگریش ناوی دەبێت هانی نەداتن، هاوکاری نەکاتن ئەم جوتیارە تاوەی کە بەرهەم بێنیتن. ئەمە خاڵێکی تر کە بە خۆشحاڵیەوە ئێستا لێرە تازە دەگات قایمقامی گۆڕێز ئەو باسەمان دەکرد کە بۆتە کەلتورێک بازاری هەفتانە، بازاری ئیمانگانە، بازاری ساڵانە. ئێستاوە ئەو فێستیڤاڵی سوێنێ فێستیڤاڵی هەنار لێرە دەکردێتن. پەرەپێدان بەم جۆرە بازاڕانە هۆکار دەبیتن بۆەوەی کە کابرا بتوانیتن بەرهەمەکانی خۆی ساغ بکاتەوە. لە ڕاستیدا ئێمە وەکو کێڵگەی کوردستان هەماهەنگی کاملین لەگەڵ بەڕێوەبەرایەتی پشتیەکان و لەگەڵ توێژینەوەکان و بگرە لەگەڵ سەرجەم جوتیارانی هەرێمی کوردستان نەک دەشتی شارەزۆر. ئێمە وەکو ڕێکخراوی جوتیارانی هەرێمی کوردستان ڕێکخراوێکمان هەیە سەرتاسەری هەرێمی کوردستان کۆی ئەو جوتیارانە کۆکاتەوە کە بەرهەمی خۆیانیان هەیە. و ئێمە لە سەرتاسەری هەرێمی کوردستان لە دووهۆ کارخانەکەین توانیمانە زیاتر لە 12 کێڵگەی خۆمانمان هەبێت کە ئەو بەرهەمانە پیشانی هاوڵاتیانی خۆی بدا. ئێمە وەکو جوتیاران ڕێککەوتووی لەبینی خۆمانە، بەڵام مەبەستی ئەساسی و چونکە ئەساسیەکە لای حکوومەتی هەرێمە بەڕاستی تا ئێستا زۆر کەم دەرخەمە بەرامبەر جوتیاران و نەیتوانیوە ئەو کەلێنە قورسەی کە جوتیاران توی هەڵئەسم ڕۆژانە ناتوانێت ئەو کرێنانەمان بۆ بکاتەوە. بۆ نمونە ئێمە وەکو خۆمان کوردی خۆمان خەیارمان فرۆشە بە 70 دینار و خەیاریش فرۆشراوە بە 1000 دینار. ئەگەر ئێمە وەزارەتێک لیان لایەنێک نەبێت جوتیاریان پیلانی بۆ دانێەوە بڵێت تۆ ئەم ساڵ ئەبێ ئەم بەرهەمە بچێنیان ئەم بەرهەمە نەچێنی بەڕاستی جوتیار ئەگاتە ئاسەنێکی ئەوەی کە کێڵگەکانی داخا. جوتیار ئەوەی پێدەکرێت ناو کێڵگەی خۆیدا بەرهەمهێن بێت، بەڵام وای لێ هاتووە جوتیاران زۆر بە جوتیاران ئێستا ئەو جوتیارانی کە بەرهەمهێن دیار نین، یان ئەو جوتیارانی کە بەرهەم ئەخەنە سەر بازاڕەکان گوم بوون لە بازاڕەکان. ئەمە باسی خۆم ناکەم، کوردی خۆم ناکەم، باسی کوردی سەرجەم بازاری هەرێمی کوردستانەکەم و جوتیارانی زۆرمان هەیە. ئێمە ئەگەر حکوومەتی هەرێم و وەزارەتی کشتوکاڵ هەرچەندە وەزارەتی کشتوکاڵ زۆر هاوکاری جوتیاران بۆ لە زۆر جانبدا، بەڵام ئەو جانبە تەنها بە وەزارەتی کشتوکاڵ ناکرێت. ئێمە ئەگەر هەر بەرهەمهێن بین و ساڵانە توێژوی خەیار 250 دینار بێ و خەیار بفرۆشی بە 70 دینار، ساڵێک 2 ساڵ ئەمە ناتوانانی بگەیتەوە ئاستەی کە تڕۆحی خۆتی تێدا بێت. و ئەگەر ئێمە مەسەڵ بۆ نمونە ئێمە خۆمان وەکو خودی خۆمان پێرار 1200 تەن شوتیمانە بۆ کیلۆ شوتیمانەوە بە 30 دینار. ئەمە بەڕاستی کارەساتێکی گەورەیە و ئەم راپۆرتانەمان بەست کردووە بۆ وەزارەت و بۆ بەڕێوەبەرایەتیەکان و سەرجەم ئەندازیارە خۆشەویستەکان ئاگاداری ناڵە و ئازار و خەفەتەکانی ئێمە، بەڵام تا ئێستا هیچ ڕێکارێکی ئەساسی دروست نەکراوە بۆ جوتیار کە ئەوەی تەداوی ئەم شتانە بکرێت. ئێمە پێرار 1200 تەن شوتیمانە بووە. ئەم ساڵ بە هەموو هێزێکی خۆمان کە کردومانە توانیمانە 300 تەن شوتی بەرهەم بێنین. ئەگەر ئەم ئاستەنگە چاک نەکرێت و حکوومەتی هەرێم نێت بەدەم هانای جوتیارانەوە بەڕاستی کێشەی گەورە دروست ئەبێت. ئێمە پاش ساڵ لەسەر بەیتە پلاستیکیەکان راپۆرتێکمان کرد کە وتمان لە سەدا 25 بەیتە پلاستیکیەکان بەرەو ناوچوون دەچن، چەند کەسێک پێی قاز بوو، پێی ناڕەحەت بوو کە ئێمە گەشتینە واقعی ئەوەی کە ئێستا بەیتە پلاستیکیەکان وای لێ لە ساڵ 25ەکە بۆ لە ساسی لە کوردستانە وردە بەرەو باشووری عێراق دەڕوا. ئێمە کاتێک دۆستیەکین کێر بگرێنین، کاتێک دۆستیەکین کە سفرە و خوارەکانی خۆمان بتوانین پڕ بکەینەوە. ئێمە هەر ئەومان پێکرێ وەکو جوتیاران بەرهەمبێن بین بتوانین بەرهەمەکان بخەینە بازاری کوردستان. بەڵام چەندەها دەستگا، چەندەها خەڵک، چەندەها خەڵک وای هاتووە ئێستا بەڕاستی لە ڕێگەی میدیاکانەوە بەرەنگاری بەرهەمی ناوخۆ بنەوە. ئەمە بەڕاستی کارەساتێکی گەورەیە و ئەبێ حکوومەتی هەرێم لە کۆکەی دەسەڵاتەوە تا ئەندازیارێکی کشتوکاڵی کە لە قەڵەمێکی بەدەستەوە لە بەڕێوەبەرایەتیەکەیە بەدەم ئەو ئازارەوە بێن کە بەرهەمی ناوخۆ سەر بخەین. هەموو وڵاتێک و هەموو میلەتێک بە بەرهەمی ناوخۆیی و جوانە، ئەگەر بەرهەمی ناوخۆیی نەبێ بەڕاستی ئەو میلەتە بوونی نییە. ڕاستی مازانی کە کوردستان باڵێزیەوەیەکی زۆر بەپیتی هەیە و ئەو بەرگومانی کە هەیە دەچێت لەگەڵ لە زۆربەی ناوچەکانی یعنی جیهانە کەمن یعنی چاتنەکانە بە بەراورد بە ئەگەر بەراوردی بکەین بە وڵاتانی تر واتە زەویەکی بە پیتوانێ. ئەمەش لە سۆنگەی و باسیەکەی کە
پێش ماوەیەک وەکو ڕێزمان کاکحامید ئاماژەیە بە کۆمەڵی گیرروگرفت لەسەر ئەو گیرروگرفتانە کە ئاماژەی پێ حکومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیە هات هەوڵیان هاڵێن چ کاتەوە ڕاهێنانە کاتەوە بۆ جوتیارەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی یعنی باڵێن لە دووەکەوە تاوکو ناوچەی هەڵەبجە تاوکو ناوچەی خانەقینەوە هەموویان بەشدار بوون بەڕاستی تیمێکی دروستکرد ئەم تیمە بە خۆشحاڵیەوە لە نێوان یعنی نووسینگەی سەربەزیان هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی کشتوکاڵ لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا کە ئەم بەڕاستی ئەگەڵ بڵێم تاکو ئێستا هیچ تێکەڵەیەک نەبووە لەم شێوەیەکەوە جوتیار و وەزارەتی خوێندنی باڵاوەت هەم زانستی و هەم کارژێری و هەم جوتیاریش ئەوانەی کە ئەگەر بێت و ئێمە بەڵێن لە ڕاستیە سێگۆشەیە دروستکەین جوتیار بەرهەمان هەیە لەگەڵ باڵی بە بازارکردنمان هەیە ئێمە لێرەیە هاتین باڵێن بەڕاستی جوتیاریان کرد بە سنتەری بابەتەکەمان کە ئێمە ترێنینگیان پێ بکەین بۆیە بە خۆشحاڵی ئێمە یعنی بەشدار بووی لەو ترێنینگە ئەویش بۆ وەرگرتنی کۆمەڵێک CV بوو یعنی بەڕاستیەکە بڵێم پرۆسەیەکی زۆر بە دوور بوو لە هەموو دەستەی یعنی بەڕاستی پرۆسەیەکی زانستیانە بوو ئێمە چوین بەشداریمان کرد بە کۆمەڵێک کەسیان بۆیە نابوو لە دەرەوە بەڕاستی خەبیر بوون لە بواری کشتوکاڵیکردن و لە بواری بە بازارکردنی بەرهەمووەکانمان چووە بەڕاستی ئێمە چەمکی بە بازارکردن فراوانە یعنی ئێمە یەکەم جار زۆر بە سادەیی تێگەشت بووین جوتیار بەرهەمێک لێرە بەرهەم بێنێت سوات فێڵەیەکی بێن و باڵێن باری بێن و بینێری بۆ دەرەوە بەس بەڕاستی کە ئێمە لە دوای دەورەیەکە وەرمان کرد پرۆسەکە ئاڵۆزە یعنی بۆ شێوەی نییە کە ئێمە بتوانین هەموو بەروبوومێک بین لە دەرەوە بەداخەوە باڵێن هەرێمی کوردستانی خۆمان هەموو بەروبوومێک بەبێ هیچ ڕقابەیەک لە سنوورەکانەوە دێتە ناوە کە بەڕاستی ئەمە یعنی لە ڕووی زانستیەوە لە ڕووی کوانیتی مادەکانەوە هیچ ڕێگە پێدراو نییە بۆی لەم سوانگەیەوە ئێمە هاتین دوای کە تقریباً نزیکەی بۆ دوو مانگ سێ مانگ ترێنینگمان وەرگرت بە خۆشحاڵیەوە هاتین جوتیارەکانمان کردەوە لە هەڵەبجە بە خۆشحاڵیەوە لە هەڵەبجە زۆربەی جوتیارەکانە لێزە بماناسنەوە نزیکەی 250 بۆ 300 جوتیار ڕاهێنانمان پێکردن لەسەرەوەی کە باخەکانیان بە شێوەیەکی زانستی پەروەردە بکرێت شێوەیە کە دوور بێت لە بەکارهێنانی بەڕاستی پێناوە یعنی گەورەترین کێشەیەمە چێت بەکارهێنانی خەتەرە کیمیاییەکانە یعنی ئێمە لەوێ لە دەورەکە زۆر شتمان بە جوتیار بوو نزیکەی دوو ڕۆژی برد دەورەکەمان هەرێکە لە جوتیارەکان لەمایان تاکو نیوەڕۆ پێمانەوتن یعنی بەڕاستی ئەگەر بە کوردیگە خۆماوەڵی ئەو دەستەتان کەشف بووە کە تۆ خەکەری کیمیایی بەکاربێنی بڵێ وەڵا کەس پێی نازانێت بۆ نمونە یاخود مادە کیمیاییەکان بەکارهێنن پێی نازانن بەڕاستی ئێمە کە لەو دەورەیە وەرمان گرت ئەم تێستان ئێستا بۆ نەوە خۆشحاڵیەوە یعنی ئێمە شتێکی تریشەکە بۆ جوتیارەکان باشە کە بڵێن نەتیجەکەی چی لێ هاو کۆمپانیایەک لێرە ئێستا هەنارەکانی هەڵەبجەی کڕیوەتەوە چەند باخێکی زۆری کڕیوەتەوە ئێستا حالین ئیشی تیاکەم مش خۆم لەگەڵیانە سەرپەرشتیانەکەم وەکو تیمی ئەنجومەنی وەزیران باڵێ ئەم هەنارانە ئەبێ بنێرە بۆ دەرەوە تێست بکرێت دوایەوە کە لە تێستەکە دەرەچێت هەم تێستی فیزیاییەکە کە لێرە ئەکرێت بەساو هەم تێستی کیمیاییەکان کە لە دەرەوە ئەکرێت لە ڕووی مایکرۆبیۆ لە ڕووی کیمیاییەوەیە دوای ئەم تێستانەکە هاتەوە ئەنجام نمونە و لیاوەرێکی ئەنێرە بۆ دەرەوە کەواتە ئەمە باڵێن چەمکی بە بازارکردن ئەگەر لای ئێمە سادە بێ بەڕاستی بۆ سادەیە نییە کە ئێمە داوایەکەین ئەگەر بین باسی تێوەشکین بڵێن ئیسپادەیەکی مادی زۆر دەکەین لەوانەیە ئیسپادەیەکی مادی زۆر نەکەین لەو کاتەیە ئێستا حکومەتی هەرێمی کوردستانێکە بەڵام ئەمە وەک ئاشکردنەوەیەکە بۆی کە جوتیار ئاش بێتەوە لەگەڵ زەویەکانیان و هاندانێکە بڵێن پاڵپشتێکە بۆ جوتیاران یەکیناکە بێتەوە لەوانەیە دەهاتێکی زۆر ئابووری وای نەبێت بۆ جوتیار لەم کاتەیە بەڵام ئەتوانێت بڵێن ڕێگەیەکە بۆ کردنەوەی بازارەکانی جیان بۆ ڕووی بازارەکانی جوتیارانی خۆمان کە بتوانین سوودێک بگەێنێت بەڕاستی لێرەوە یعنی بێ ئاماژە بێ خاڵێتیش بکەین ئیتر بۆیە وازان جوتیارەکان تێنیان وەرگرت لەسەرەوە بابەتە بە تەواوەتی ئیتر هەر لە بواری پەروەردەکردنی باخەکانە بە شێوەیەکی زانستی تاوا کە جوتیار پەروەردەی کرد باخەکەی بە شێوەیەکی زانستی لە خەڵکەرەکانیش دوورەکەوێتەوە یعنی مەسەڵەن ماوەی سەردانی دوو باخمان کرد بۆ نمونەی کە وەری بگرین نمونە و بینێری بۆ دەرەوانە لە هەندێک لە زۆری لە باخەکان بۆ نمونە کردارە کشتوکاڵەکانی جوان بەکار نهێنابوو باڵ بە شێوەیەکی باش نەخۆشیێکی زۆری توش بوو پێم وایە جوتیارەکان خۆیان تاڵادێکی زۆر شارەزاییەوە بتوێ ئێستا ئەوە هۆکارێک با بڵێن کە دوای بێتەوە کە تۆ بێت پەینە کیمیاییەکان بۆ بە هەمان شێوە با بڵێ بە شێوەیەکی دروست بتوانێت بەکاری بێنێ ئێمە هەمووی لە چوارچێوە ئێوەیە و هەروە ڕێنماییشمان پێدان لەسەرەوەی کە چۆن بتوانن بە بازارکردنی بەروبوومەکانیان بکەین ئەگەر یەک خەڵەما بێت کاتمان بێت ئەو بەروبوومەکەمان لێو با بڵێن ڕاهێنانەکانمان و هیوادارم ڕاهێنانەکەشمان هەر بەردەوام بێ بۆ ئێستا شەر تا ڕادێکی زۆر بەردەوام و بۆ بڕیاریشان ناو ئەستافی کە لەسەر نووسینگەی ئەنجومەنی وەزیران
هەر بەردەوام بوو لەسەر ئەم باڵێن ڕاهێنانەیە کە بە جوتیار لە ساڵی ئایندا توانین شۆمە دەست پێکە بەڕاستی بۆ هەموو شتێک باڵێ یەکێک لە کتێبەکان ئەڵێ پلان هەبێ باشتر لەوەی کە نەبێت ئەمە پلانێکی دەست پێکە ئەتوانی پلانەکە و چالاک بکەیت یعنی ئەم پلانە دانراوە ئەتوانی چالاک بکەیت لە داهاتووە کە بتوانێت ڕۆڵی جوتیارەکان باشتر بێتە ناو چەمکەکەەوە تەمان ئەوەی کە لە بۆ بازارکردن ئێمە هەمانە ئێستا بەسیشەوە بازارکردنی بۆ جوتیارەکانیش ماڕوون کردەوە بەس ئێستا جوتیاری خۆمان بەربوومەکە لێکاتەوە ئەیباتە ئەلوە بۆ نمونە لە ئەلوە ئەفرۆشێ بە دوکاندارەکەش واتە ئێستا چەند ناکان نزیکەی 4 دەست ئەکات بەڵام ئێستا بە خۆشحاڵی ئێستا بەیانی فیستیڤالی هەڵبجە بەڕێوازی بۆ نمونە ئەمە لە کارێکە بۆی کە ڕاستەوخۆ جوتیار لەگەڵ کڕیارەکەی تەعامڵکە یعنی ڕاستەوخۆ تەعامڵی لەگەڵ چی هەبێت لەگەڵ کڕیارەکەی هەبێت بەڕاستی ڕۆڵی ئەو باڵێ نووسینگە ژمێنی وەزیران ئەوە نییە بەربوومەکە بڵێتەوە ئالێرە شاباڵی سوودەکەی بۆ جوتیار زۆر جوتیارەکان کە پرسیاریان نەکرێت لێ ماوە دەتوانێت بە پارێکی کەم بکرێت شوێکە حکومەت بیکرێتەوە دوای بیا بە کۆمپانیا دوای بینێرە بۆ دەرەوە ئەمە ئەوێ بڕێکی کەم ئەگەرێتەوە بۆ جوتیارە ئاگەسێکی بەڵام ئەمە هەوڵیان ناوە و چی بێت ئەوان بەرژایی نەکەن لە ڕۆحەکەیە تەنها نێوەندگیر بێت یعنی ئەمەش هەڵبژتێکی باشە یعنی نێوەندگیرە بێت لە نێوان بەربوومی جوتیارەکە کانێرە بۆ دەرەوە دوایی ئەو بڕە ئابووری ئەو بڕە پارێک ئاگەرێتەوە بۆ جوتیارەکە مستەفید دەبێت و کۆمپانیاش کە لێوە گرتووە ئەتوانێت باڵێن داهاتێکی ئابووری بێت بۆ هەرێمی کوردستان ڕاستیە